بسم الله الرحمن الرحيم. طبعا ئەوساڵ وەکو ساڵەکانی تر بەشداریمان کردیا لە شەشەمین پێشانگەی نێودەوڵەتی کتاب لە سلێمانی. ئەوساڵ فەرقەکەمان ئەوە کردی ئەمە زیاتر کتابەکانی ما عەرەبیە، مەسادرە، ئەو مەسادرانەش کەوا علومی شەرعی زیاتر تێدایە، تەفسیری تێدایە، ئەحادیثی تێدایە. جا خەڵک زۆر تەڵەبیان دەکرد بەوەی کە ئەمە کتێبی کوردیش لەگە خۆمان بینین. ئەو ساڵە ئەلحەمدوللا بە کتێبەکی زۆر کوردیشمان ئامادە کردیا. لەبەرەوەش خەڵک زیاتر ئەمە هەموو ساڵ ئەومان هەیە، یعنی پرۆژەمان هەیە، تەوزیعمان هەیە، کتێب تەوزیع دەکەین، قورئان مەثەن تەوزیع دەکەین، داشکانێکی تایبەت دەکەن لە بۆ ئەو کەسانەی کە طلاب علم ئەهل العلم، لە بۆ مامۆستایان، لە بۆ فەقیهان، لە بۆ ئەوانەی کەوا قوتابیشن، بە هەر حاڵ ئەوانەی کە لە مەجالاتی دەرس و دیراسەیە داشکانی تایبەتیان لۆ دەکەین. بەر هەندێ ئەوانەی کە زیاتر کتێبی کوردیش یعنی دەیخینەوە ئەوان بێبەش دەبوون لەو بابەتانە. لەبەر هەندێ ئەو ساڵە کتێبی کوردیشمان زۆر هینایە و بە هەمان پرۆژە و بە هەمان ئەو مەشروعی کە هەیتمان ئینشاءالله. ئەو ساڵ زیاتر شتی تریشمان هەیە، مەسەلەن تەفسیرێک دامان نایە بە کوردی، هەر کەسێک ئەگە خوێندیەوە و تەفسیری کاملەن خوێندیەوە ئەمە 10 عومرە دانرایە، دەستە ناوی دەستە ناوتیر پشک. و هەروەهاش پارژ ئەوەمان کە هەر کەسێک ئەگەر هاتە لایمە سەلامەتی کرد و سەڵەواتێکی لێدا لەسەر پێغەمبەری صلی الله عليه وسلم، قەلەم قورئانێکمان هەیە ئاوزێرە، ئەوە ناوی دەستە ناوتیر پشتی، هیچمان لێ نەکڕی، مشکلە نییە. بەڵام هەر سەڵەواتەکە لەسەر پێغەمبەری لێدا صلی الله عليه وسلم ناوی دەستە ناوتیر پشک، هەموو ڕۆژ ئەمە قەلەم قورئانێکی ئاوزێر طبعا ئەوەی دەکەین، دەیکەینە هەدیەوە. لێرەش مەوجود شەو قەلەم قورئانەکە، ئەگەر ویستان ئەویش دەینین ببینین ئەگە هەستان لێ. والله ئەو ساڵ هەتا ئێستا ئەوە یەکەم ڕۆژە، مەسەڵەن ئیفتتاحەکەی زارێ دیار نییە، نازۆ یعنی یەکەم ڕۆژە. بەڵێ ساڵی پار طبعا خۆی ساڵی پار وەزعەکەش بڕێک باش نەبوو، ناحی اقتصادیەکە و ناحی زۆر بابەتی بوو، بەڵام لەگەرەوەش پار ئەمە تەوەقوعمان دەکرد کە باش نەبی، بەڵام پار باش بوو. بە تایبەتی کتێبی ئاینی دینی ئەمە مەبەستمان زیاتر ئەوە. خەڵکانێک مەسەڵەن گلەییان هەبوو لەوانەیە ئەوان باش نەبوو، بەڵام وەکو کتێبی ئاینی باش بوو پار. بەخۆی ئەمە هەموو ساڵ ئەوەن تەمان لە هەولێرش ئیشتراک دەکەم، زۆر سەیر و عەجیبە. ئەمە لە هەولێر عینەن ئەو پرۆژەمان دانابوو سەڵەوات لەسەر پێغەمبەری لێدی صلی الله عليه وسلم، کەسانێک کەوا هەر خۆیان یعنی ئاشنانی نە بە ئاینی ئیسلامی پیرۆز، یاخود دەبینین ناحەزانن یان دریان تون دەبی بەو وەزعەیە، یعنی ڕەدێکی زۆری مەیان داوە کەوا چۆن دەبی ئەو هەموو کتێب تەوزیعکردنا و هەموو قورئانە و هەموو تەفسیرە تەوزیع دەکرێ بە ئەوەی وەڵە سەڵەواتێک لەسەر پێغەمبەری لێدی صلی الله عليه وسلم. ئەوجا یاخود هەر پار ساڵ لێرەش کەسانە گوتیان ئەو پێشانگایە فاشلە، لۆ لە فاشل لەبەر ئەوەی کتێبی ئاینی و دینی زیاتر ئەوەی کردیە، سەیتەڕێی کردیە. خۆی بزانم حتا لە فرانکفورت لە ئەڵمانیش کە معرەزی دووەلی عالەمیە کتێب، لەوێن دەری کتێبی ئاینی زیاتر سەرف دەبی. خۆ مەوزوعەکە بەس کوردستان نییە، خۆیان هەر ئەسلی خۆیان دەبنی یعنی فترەتەکەیان دیارە ئەو هایە، تەنشیئیان ئەو هایە، کەیفیان یعنی بە ئاینی ئیسلام پیرۆزنا هەر ئەوەیە. ینی کابرا ئەمە طبعا کە تەماشای خەلفیەتی دەکەی کابرا یان مولحیدە یان مەسەلەن هەر ئیمانی بەخوا نییە، هەر ئیمانی بە دین نییە، بە پێغەمبەر نییە، بۆ نیە. لەبەر هەندێ هەرێکە لە مەجالاتی خۆی، ئەوجا سەر و سیمای کابرای گەنج دەبنی ڕیژدارە پێم شەوەش دەبی، دەبینی سەر و سیمای کلاوەکی سپی لەسەر پێم شۆش دەبی، مامۆستایەکی ئاین دەبی پێم شەوەش دەبی. هەندێک کەس ئەوها دەڕوا کتێبی کاکە خۆ مەسەلەکە سەر و سیمای ئیسلامەتی نییە، بەس ئەمن ئافرەت هاتە لایمە ڕێزمان هەیە لۆی مەسەلەن تەمەشای بکەی ئەو ئافرەتە سافیرەیە هەر ئیوەینە کە ئەوەش بخیری کتابی ئاینی دەوێت، منداڵەکە دێ کتابی ئاینی دەوێت، گەنجەکە کتابی ئاینی دەوێت. سەبەبیش چییە؟ سەبەب ئەوەیە ئەو مجتەمەعە ئەو کۆمەلگایە بەرەو هەردێر چووە ئەگە تەنها ئەوەی کتێبی ئاینی دەیگەڕێنەوە. لەبەر هەندێ ئەو داکە دێ کتێبی ئاینی دەکری لە بۆ کوڕەکەی، لە بۆ منداڵەکەی، لە بۆ کچەکەی، لەبەرەوەی لە کتێبی ئاینە پێدەرێ ڕازگۆ بە، پێدەرێ ئەتوو دزی مەکە، گەندەلی مەکە، پێدەرێ بە دوو مادەی هۆشبەر مەکەوە، مخەدەرات مەکەوە، قومار مەکە، خەڵک مەکوژە، خین مەڕێژە.
تەسقیفت دەکا یعنی کتێبی ئاینی لە بۆ کۆمەلگاژ ئەو گەنجەیە لە کوڕ و کچەکە دەبتە کەسێکی تەندروستی ئێستا ئیحسائیات کرای سزنەکانی ئەحداث ئەمە وەکو مامۆستای ئاینی ئەو شتانەمان زۆر لۆدێ سزنەکانی ئەحداث ئێستا ناتوانن جێگا نەماوە لە خوار 18 ساڵی 14-15 ساڵ لەبەر مادەی هۆشبەرەوە جێگا نەماوە سزنەکان جێگا نەماوە کتێبی ئاینیە ئەسلەن دەبی دەعمی کتێبی ئاینی بکرێت لەبەرەوەی مامۆستایانی ئاینی کتێبی ئاینی خەڵکی فێرەشتی باش و چاک دەکە کە دوور بکەوتەوە لە تشتی خراپ ئەو کەسانی کە پێیان ناخۆشە زۆر عجیب و غەریبە ئیلا دەبی نەخۆش بن یعنی ئیلا فعلا دەبی نەخۆش بن ئەوانە دەبی بیان بنە خەستەخانەی نەفسی یعنی ئەوە چیان لۆ بکەن دیراستەیان لۆ بکەن ئەوە جارێ بیدایەتە وەکو افتتاحە نازانیش چۆنیش دەبێت ئینشاڵڵا باش دەبی یعنی ئەوەش دەست پێکەکە لە ئەوەی ئینشاڵڵا ڕۆژی یەکەمە افتتاحە ئینشاڵڵا باشیش دەبی شەشەمین خولی پێشنگای نەودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بە خۆشحاڵیەوە لەلایەن دەستگای چاپ و پەخشی ئەتڵەس و بە چاودێری سەرۆکۆماری عێراق و سەرپەرشتی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێواچێ بۆ ماوەی 11 ڕۆژ لە 12 وڵاتی جیاوازەوە ئێمە بەشدار بوومان هەیە 200 ناوەند و دەستگای جیاواز بەشداریان کردووە وەکوتم لە 12 وڵاتەوە هەموو بابەتە جیاوازەکانی نووسین لە ناو پێشانگایە بەردەستە 40,000 ناونیشانی جیاواز لە ناو پێشانگایە بەردەستە و لەم ڕێژێ 2000یان یەکەمین جارە چێتە بەردەستی خوێنەر و سەردانیکار و یەکەم جارە لە ناو پێشانگای نەودەوڵەتی سلێمانی نمایشەکرێت جیاوازەکانی ئەم ساڵێکێک لەوانە زانکۆکان بە شێوازێکی فەعلی لەگەڵمانە بەشداریان کردووە زانکۆی سلێمانی لەگەڵمان بەشدارە و شوێنی تایبەتیان هەیە و کتێبەکانی زانکۆ سلێمانیان هێناوە بە خۆشحاڵیەوە کۆمەڵە لەو کتێبانە تەنها بۆ نمایشە و چەند عەدەدێکی دیاری کراوە خوێنەر دەتوانێت لێرە سوودی لێوە بگرێت و ژمارەیەکتریش لەو کتێبانە بۆ فرۆشە و خوێنەر و سەردانیکار دەتوانێت ئەو کتێبانە بکڕێت و لەگەڵ ئەوەیە کۆمەڵە چالاکی تایبەتیان هەیە لە پێشکەشکردنی سیمینار و پانێڵی تایبەت و چالاکی ڕۆشنبیری و ئەدەبی سیاسی لەسەر ستێجی پێشانگای نەودەوڵەتی سلێمانی یەکێکتر لە جیاوازەکانی ئەم ساڵ هەبوونی کۆبۆنی کڕینی کتێبە بە خۆشحاڵی ئەم کۆبۆنانە لەلایەن کۆمەڵێک بازرگان و سەرمایەدارەوە کردراون وما دەست پێشخەری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بوو بە خۆشحاڵیەوە ژمارەیەکی زۆر لەم کۆبۆنانە کردراون وەکو وتم وار سەردانیکارێکم کۆبۆنەی پێبێت ئەتوانێت بە بەهای 10,000 دینار بۆ کۆبۆنێک کتێب بکڕێ لە هەر ناوەند و دەستگایەکی بەشداربووی ناو پێشانگاوە تا بەم کۆبۆنە بەبێ بەرامبەر کتێب وەرەگرێ من هەموو ساڵێک شەمە شەشەمی خولی پێشنگای کتێبە هەموو ساڵێک خولی یەکەمی نەبێ هەموو ساڵێک هاتوومە هەر پێشەوەی دەرگاش بکێتەوە لە دەرگا ئەوەستم جاری وێ لەوە کارمەندەکان دێمەژورە بۆ کتێب کڕین هەر لە مناڵیە هیوایەتم لە قۆناغی سەرەتایی هیوایەتم خوێندنەوەی کتێبەوە بۆیە ئەم جۆرە پێشنگایانەوە پێشنگای تریش بکرێت هەر بەشداری ئەکەم بەڵێ ئێستا بەردەوام ڕۆژانە شەوانە ئەخوێنمە هەر کاتێک مەجالم بێ ئەخوێنمەوە لاپەڕەیەکشم دەستکەوە جەریدەی خوێنمەوە وڵی تر ئەوە خولیایە خەڵک هەیە مەسەن حەزی بە کەسابەتە خەڵکی هەرێکم هینەکە من خۆم جگە لە ئەوەی خوێنکار بوومە لە سەردەمی خوێندنیشمە ئیتر ژیانە سیاسیەکەشم وای لێ کردوم زیاتر بخوێنمەوە و بەردەوام بشم لە خوێندنەوە تا ئێستا وڵا ساڵانە نیە جاروا هەیە من قورئانیشە خوێنمەوە لە پاڵ ئەوەیە مانگەیە کتێبە بەپێی قەواریە کتێبێ قەواری گەورەیە 400 لاپەڕەیە ڕەنگە بە 50 ڕۆژ بخوێنیتەوە کتێبێ قەباری بچووکە 50-60 لاپەڕەیە بە 4 ڕۆژێ خوێنیتەوە بەپێی یعنی بە جۆری گەورە بچوشی کتێبەکەیە شەوانە بەردەوام هەموو شێ سەعاتێک کتێبە خوێنمەوە بەڵام فەیسبوک و سۆشیال میدیاش تۆزێ وەزعەکەی لێ تێکدای ڕەتێکی دا کەمی کردوتەوە ناشتوانی وازێن چونکە جاری وایە هەواڵی لێوە بڵاوێتەوە ئەڵێن ئەوە دیار نەبووی بۆ نەزانیان چی بوو ناچاری هەبووی هەموو شێوێت تۆزێک بچێستەیە کە چوویتە سەرشی وەک بنێشت گوڵە بڕۆژە وایە وازت لێ ناهێنێ بەرت نادا ئەوە تەسیری هەیە خراپی هەندێکی گرانە بەڵام هەر جاری وا شوێ لە پێشەکە وایە کە ئەڕوات بەسەردا تێپڕێت تا ساڵێتە دەست ناکەوێتەوە هەندێکی گۆڤارەکان باشە گۆڤارەکان شتی باشی تایە گۆڤاری بازار نار بوو بەس کتێبەکان هەندێکی وڵا 8,000 1000
هەند بۆ ئەم ڕۆژە تۆزێکی تایە بەڵام داشکانەکەش باشە کتێبەیە 10,000 بە 10,000 باش وڵات هەموو ساڵێک دوجار هاتوومە ئێستا نازانم ڕۆژانی تر دێمەوە یانە بەڵام هەموو ساڵی دوجار هاتوومە ڕۆژی یەکەمی هاتووم و لە هەفتەی ئەخیرشی هاتوومە سرم داوەتە بەڵام هێشتا بڕیارم نەداوە دێمەوە یان بۆڵا زۆر من هەر خوێندنەوە چێژی لێوەرەگرم بۆ خۆم جگە لەوەی ئیستیفادەی لێوەرەکەم بە تایبەتی بابەتی بیرەوەری و مێژوو ئەوانە چێژی لێوەرەگەم لە پاڵهینە لە پاڵەوەی سوودی لێوەرەگەم و زانست لێ فێرە بم چێژیشی لێوەرەگەم تایبەتی ڕۆمان و شیعر